بەخێر بێن سەرچاو بۆ قوتابخانەی لەیلازانای بنەڕەتی پێشەنگایەکمان کردوتەوە بە هەر چوار قوتابخانەی برایەتی کاشما گارە لەیلازانە بە هەر چوارمان ئەم پێشەنگایەمان کردوتەوە کە بریتە لە دارتاشی گوڵسازی سیرامیک درومان ئەم بەشانەمان هەمووی تیا بەشداری کردووە کارەکان چکاری مامۆستاشی تیا و کاری خوێندکارانیشی تیا بەڵام بەهۆی ئەم قەیرانی داراییەوە طبعاً کاری کردوتە سەر هەموو وڵاتەکە بە تایبەتی دەست ئیشی پیشەیی کاری تێکردو و نەمانتوانی و بە زۆرتری شێوە پێشی بخەین وەکو ساڵان بەڵام زۆرمان لە خۆمان کردوانیمان ئەم پێشەنگا بچووکە بکەینەوە سەرکەوتن بۆیەوە ئەو ئیشانەی ئێمە لە ماوەدەکانمان زۆرن طبعاً زیاتر هاتوین لە شتی فەزڵە شتمان کردو مەسەن لە کاغەز جەریدە مەجموعەیشمان کردووە بەس ئیشی سەرەکی مەکتەبی ئێمە وەکو مەکتەبی برایەتی ئێمە فڕنمان هەیە سیرامیک ئیشی سیرامیک یعنی ئیشی قوڕەکە بە تەلەبە ئاکەین تەلەبەش کەیت زۆر طبعاً زۆریان پێخۆشەوە ئیشە بینی ئیشەکانی ئێمە زیاتر ئیشی سیرامیکە ئیشمان بە تەلەبەکان کردو ئەم معرەزەی پێشەنگایی کە کردومانەتەوە بەعام هەمووی ئیشی تەلەبێت یا بەشداریمان پێ کردووە و پێشەنگایەکی کەشمان هەیە 2.5 هینی ئیشی مامۆستا و ئیشی تەلەبەش هێرتایە بەس ئەو پێشەنگایەکی سەرەکی تایبەتە بە سیرامیکەوە لە مۆزەخانەی سلێمانی ئینشەڵڵا ئەو پێشەنگایەشە بێن